چۆن کەسایەتێکی بەهێز و هاوسەنگ بۆ منداڵ بنیاد بنێین. خێزان بناغەی دروستکردنی کەسایەتی منداڵە. لە نووسینی چاوان عەلی. ئێمەی دایکان و باوکان هەمیشە دەمانەوێت منداڵەکانمان بە تەندروستیەکی دەرونی و جەستەیی باشەوە پەروەردە بکەین و کەسایەتێکی بەهێزیان بۆ دروست بکەین بۆ ئەوەی باوەڕیان بە خۆیان زیاتر بێت و لە زۆربەی بارودۆخەکانی ژیانیاندا مامەڵەیەکی تەندروست بکەن، هەروەها بە دوای گونجاوترین ڕێگەچارەدا بگەڕێن بۆ ئاستەنگ و کێشەکانیان، کەواتە لێرەدا کۆمەڵێک نهێنی پەروەردەیی بۆ گۆڕینی ڕەفتاری مناڵ بەرەو باشتر دەخەینە ڕوو، تاکو دایکان، باوکان و بەخێوکەران بتوانن سوودی لێوەربگرن. لەم سەردەمەدا کە کاریگەریە دەرەکیەکان لە هەموو لایەکەوە بە جۆراوجۆر و بە خێرایی ڕوودەدەن، دەتوانین بڵێین بنیادنانی کەسایەتی منداڵ چیتر پرۆسەیەکی خۆڕسک نییە، بەڵکو بۆتە بەرپرسیارەتێکی گەورە و هوشیارانە کە پێویستە بە ئارامی زۆر زانیاری ورد و پەروەردەیەکی ژیرانەیە. مەبەست لە کەسایەتی بەهێز منداڵێکی کەللەڕەق یا توند نییە، بەڵکو لێرەدا مەبەست لە منداڵێکی بڕوا بەخۆ، ئازا و چاونەترسە کە دەتوانێت لە کاتی پێویستدا گوزارش لە ڕای خۆی بکات و لە هەمان کاتدا ڕێز لە کەسانی دەوروبەری بگرێت. کەسایەتی بەهێز لە لای منداڵ واتە منداڵێک بزانێت هەست بە چی دەکات و بتوانێت گوزارشتی لێ بکات، بڕوای بەخۆی هەبێت بەبێ ئەوەی تووشی لە خۆبایی ببێت، بەرپرسیارەتی کارەکانی بگرێتە ئەستۆ، کوێرانە چاوپۆشی لە کەسانی دیکە نەکات و لاساییان نەکاتەوە، هەروەها بتوانێت لە کاتی هەڵەدا بەڕاشکاوانە بڵێت نەخێر. هەنگاوە گرنگەکان بۆ بنیادنانی ئەم کەسایەتیە: 1. ڕەخساندنی کایی هەڵبژاردن. لە جیاتیەوەی بڕیارەکان بەسەر منداڵەکاندا بسەپێنرێت، چەند بژاردەیەکی بخەرە بەردەم، بۆ نمونە دەتەوێت کراسە شینەکەت بپۆشیت یا سوورەکە. ئەمە هەر لە تەمەنێکی کەمەوە فێری بڕیاردانی دەکات. 2. ڕێگەدان بە هەڵەکردن. پێویستە لە هەڵەکانیان گەڕین، چونکە منداڵ لە هەڵەوە فێر دەبێت، ئەو منداڵی هەڵە نەکات فێر نابێت، بۆیە نابێت بۆ هەر هەڵەیەک سەرزەنت بکرێت، بەڵکو باشترە لێی بپرسین لەو هەڵوێستەدا چی فێر بوویت. 3. هاندانی دەربڕینی ڕا. باشترە منداڵ هان بدرێت بۆ دەربڕینی ڕای خۆی، تەنانەت ئەگەر ڕاکەی سادەیان ناتەواویش بێت، پێویستە بە بایەخەوە گوێی لێ بگرێت، چونکە ئەمە بڕوابەخۆبوونی ناوەکی لای منداڵ دروست دەکات. 4. فێرکاری بەرپرسیارەتی. بەرپرسیارەتی گونجاو بە پێی تەمەنەکەی بدرێت بە منداڵ، وەکو ڕێخستنی جێگاخەوەکەی، یارمەتیەکی سادە لە کاروباری ماڵۆدا، یان بایەخدان بە یاریەکانی، لەبەر ئەوەی بەرپرسیارەتی کەسایەتێکی بەهێز و سربەخۆ دروست بکات لە منداڵدا. 5. دوورکەوتنەوە لە بەراوردەکاری. نابێت هەرگیز منداڵەکەی خۆت بە منداڵی دیکە بەراورد بکەیت. وتەی وەکو سەیری فڵانە منداڵ بکە، کەسایەتی منداڵ لاواز دەکات و بڕوا بەخۆبوونی دەکوژێت. لە جیاتیەوە بڵێ شانازی بە پێشکەوتنی ئەمڕۆتەوە دەکەم. چەند ئامۆژگاریەکی زێڕین بۆ دایک و باوکان. گفتوگۆی ڕۆژانە بکرێت بە خوویەکی بەردەوام، با ئامۆژگاری ڕاستەوخۆی تێدا نەبێت، یاخود دەتوانین شەوانە کە منداڵەکان چوونە ناو جێگەی نووستن ڕێگەیان پێ بدرێت تەواوی ڕۆژەکە باس بکەن کە خۆشیان زۆر حەز بەوە دەکەن. لەو کاتەدا دەستخۆشی لە کارە باشەکانیان بکەین و ئامۆژگاریان بکەین کە هەڵەکانیان دووبارە نەکەنەوە. بایەخ بە پرسیارەکانی منداڵ بدرێت و وەڵامی گونجاو بەپێی ئاستی تەمەنی منداڵەکە بدرێتەوە، هەرچەندە پرسیارەکانیان سادە و ساکاریش بن. خۆتان ببنە نمونەی باڵا لە بڕوا بەخۆبوون و بڕیارداندا. خۆشەویستی بە بێمەش بە منداڵەکەت ببەخشە، تەنانەت کاتێ هەڵەش دەکات. دەبێت ئەوە بزانین کە کەسایەتی بەهێز لە ڕۆژێکدا دروست نابێت، بەڵکو ڕۆژانە بە وشەیەک، هەڵوێستێک و کاردانەوەیەک دەچێنرێت. ڕەفتاری مناڵەکەت ئەنجامی شێوازی مامەڵەکردنی تۆیە لەگەڵی. بڕوای پێ بکە، ئەویش داهاتوویەکی گەشاوات پێدەبەخشێت.